ڕەوتی خەباتی نەتەوایەتی گەلی کورد لە 100 ساڵی ڕابردوو تاکو ئێستا زۆر جار پێداگری بۆ لەسەر بەدەوڵەتبوون و سەربەخۆی، بەڵام بیر و هزری ئێرانی لە پێناو خۆسەپاندن و تواننەوەی عەقڵ و فکری کوردیدا و هەروەها بە مەبەستی دروستکردنی هەستی هاوبەش و هێنانە ئارای چەمکی یەک وڵات و یەک زمان و یەک ئاڵا و یەک نەتەوە هەوڵی بەلاڕێدابردن و لۆکالیزەکردن، دزین و بەتاڵانبردنی ئاین، زمان، خاک، ئوستورە، شناس، کولتور و مێژووی کوردی داوە و خواستی ئەوە بۆ کەوانیشان بدا کورد بەشێکی بچووکە لە نەتەوەی ساختە و دەستکردی ئێرانی پارسی. هزری ئێرانی پارسی دەستکرد لەو هەنگاوەیدا تا ڕادەیەک توانیوێتی سەرکەوتوو بێ و خواستی بەشێک لە نەتەوەی کوردی تا ئەم ڕادەیە نەزم کردوێتەوە هێناوەتە خوارەوە کە گوتار، گوفتمان و وێژمانی جیا لە سەربەخۆی خوازی لە ژێر ناوەکانی خودمختاری، فدرالیزم و کۆنفدرالیزم و برایەتی گەلان بێتە ناو ئەدەبیات و خواستی سیاسی بەشێک لەم هێز و لایەنانەی خۆیان تەنانەت بە نەتەوەی پێناسە دەکەن. بەهۆی بوونی ئەو هێز و لایەنانەی کە خەباتی کورد لە چوارچێوەی ئێراندا پێناسە دەکەن و پیان وایە کە پرسی کورد دەبێت لە تاران چارەسەر بکرێ و لە ژێر ناوی بێناوەڕۆکی ڕیالیزمی استراتیژی بەردەوام سرودی میهەنم ئیران و بە خۆدا من تەجزیە تەلەب نیستم دەڵێنەوە، تا ڕادەیەک بیر و هزری کوردایەتی کەوتۆتە ژێر هێژمونی فکری ئێرانی فارسی، استراتیژیەک کە ئەو حیزب و هێز و لایەنانە باسی لێوە دەکەن سەرچاوەکەی لە فکر و هزری داگیرکەری ئێرانیەوە ئاودێر دەکرێ و بە شیری فارس و ئێرانی فرچکی گرتووە. تاکی کورد لە هەر شوێنێکی جیهان بێ و خۆی وەک ئێرانی پێناسە بکە و حاشا لە هۆویەت و شناس و ناسنامەی نەتەوەی خۆی بکە، لە ڕاستیدا نە لە ناو ئێران و نە لە ناو فارسەکاندا کێشەیەکی ئەو تۆی نابێ و تا ئەو کاتەی بڵێ کە کۆردها ئیرانیانە ئەسیل هەستن، لە لای فارس و ئێرانەکان زۆریش خۆشەویستە و بە بەرادەر ناوی دەبن، غافڵ لەوەی کە لەو حاڵەتەشدا هەر برادەرە نەک بەرابەر. بەشێک لەم حیزب و لایەنانەی داوای مانەوە لە ناو جوغرافیای سیاسی ئێرانی دەستکرددا دەکەن و پاراستنی سنوورەکانی داگیرکەری ئێرانی بە ئەرک و مافی خۆیان دەزانن و بۆتە مۆرک و میلاکی سیاستکردنیان زۆر جار خۆیان وەک کورد و حیزب و لایەنی نەتەوەی پێناسە دەکەن و تەنانەت هەندێک جار بە زمانی کوردی بەڵام نە بە زمانی فارسی و لە ناو کورددا دەڵێن کە هەر هەمومان سەربەخۆی خوازی، بەڵام بە پاساوی بێبنەمای ئەوەی کە هەلومەرج لەبار و گونجاو نییە بۆ سەربەخۆیی پرسەکە بەلاڕێدا دەبن. پرسیار لێرەدا ئەوەیە کە تاکێکی باوەڕمەند بە سەربەخۆیی و دەوڵەتی کوردستان چۆن دەتوانێت لە حیزب و لایەنێکدا خەبات بکە کە خۆی پێ ئێرانیە و هەوڵ بۆ مانەوە لە چوارچێوەی ئێراندا دەدا. باوەڕمەندی و بیرکردنەوەیەک کە لە ڕاستیدا هیچ زانست و مەعریفەیەک لە پشت ئەو بەناو هەستی نەتەوایەتێدا نابێترێ. ئایا ئەوە پارادۆکس و پێکدژیە یان سەربەخۆی خوازی و ناسیۆنالیزمی شەرمێون؟ بەداخەوە لە ماوەی نیوسەدەی ڕابردووەوە بەشێکی زۆری خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد بەهۆی بیری چەپەوە و پێناسەکردنی خۆی بە چەپایەتی تووشی قەیرانێک هاتووە کە لە کوردیزم و ناسیۆنالیزمی کوردی و نەتەوەی لایداوە. هەرچەند بیری چەپ لە هەموو جیهان باوەڕی قوڵی بە نەتەوە و ناسیۆنالیزم هەیە، بەڵام چەپێک کە بە فکر و هزری ئێرانی پارسی هاوردەی کوردستان کرا دژە نەتەوەیی بوو و پێی وابوو پرۆلەتاریا و ئیسلام و کۆمونیزم و ئەوانەی دیکە بیری جیهانیە و ناسیۆنالیزم و نەتەوەگەرایی بیرتەسکی و کۆنەپەرستیە. لەو سەردەمدا ئێرانەکان لە ئایدۆلۆژیا چەپ و جیهانەکان بۆ قازانج و بەرژەوەندی نەتەوەی و قەومی خۆیان و بۆ بە جیهانیکردنی ناسیۆنالیزمی پارسی ئێرانی کەڵکیان وەرگرت. باشە لەبەر چه هۆکارگەلێکە
کە حکوومەت و دەسەڵاتی کورد واتە مات یەک جار ڕووخاو نەیتوانی شکڵ بگرێتەوە. بەڵام دەسەڵات و حکوومەتی ئێرانی پارسی تا ئێستا چەندین جار ڕووخاوە و دیسان لەسەر هەمان بناغەی ئێرانی و فارسی دامەزراوەتەوە و کورد نەیتوانیوە هەلەکە بە قازانج و بەرژەوەندی نەتەوەی خۆی بخۆزێتەوە. ئایا هۆکار ئەوە نییە کە نەتەنیا خاک و نیشتیمانی کورد بەڵکو بیر و هزری بەشێکی زۆر لە تاکی کورد بۆتە ئێرانی و لەلایەن داگیرکەری ئێرانیەوە داگیر کراوە؟ چۆنە کە بەشێک لە سەرکردە و حیزب و لایەنی کوردستانی لە ڕاگەیاندنە فارس زمان و ئێرانەکان شانازی بەوە دەکەن کە ئێرانین و تەنانەت جیایی خواز نین و دژ بە سەربەخۆیی کوردستان و ئامادەن سینگیان بکەنە قەڵغان بۆ پاراستنی تەواویەتی ئەرزی ئێران. ئەو سەر لێ شێواویە بەرهەمی خۆبواردنە لە فکر و عەقڵ و هزری کوردی و نەتەوەیی و خۆدزینەوەیە لە مێژوو شوناس و نەزمی جیهانی. پێویستە هێز و لایەنی نەتەوەیی و کوردستانی بە بیر و عەقڵیەتی کوردیزم و ناسیۆنالیزمی کوردی گوتار و وێژمانی نەتەوایەتی و سربەخۆی خوازی بکەنە استراتیژ و بنەمای سیاست. ئەگینان لە ئەگەری خوڵقانی دەرفەتێکی دیکەی وەک پەیمانی سیڤەر یان ڕووخانی دووبارەی ئێران وەک ساڵی 1970 ئەوە کورد جارێکی دیکە دۆڕاوی مەیدانەکە دەبێ و دەرفەتەکان لە کیس دەدا. ئەگەر بناغەی ناسیۆنالیزم لەسەر ئەساسی کوردیزم و بە فکر و هزری کوردایەتی بنیات نەنین و بەرژەوەندی تەسکی حیزبی و تاکە کەسی نەکەینە قوربانی بەرژەوەندی باڵای نەتەوەیی، ئەوە دیسان مێژوو بۆ کورد و پاتە دەبێتەوە و هەروە لە چوارچێوەی شارۆمەندی دەرەجە خواری ئێرانی ئیسلامی و تا دواییدا تعریف دەکرێنەوە و سەر لێ شێواوی فکری و هزری بە تەواوەتی بەرۆکی نەتەوەکەمان دەکرێت. نەدەتوانین لە دەرفەتی خوڵقا و لە باشوور و ڕۆژاوای کوردستان کەڵە گوێربگرین و نەخەبات لە باکوور و ڕۆژهەڵاتیش دەگاتە ئەنجام.